سڵاتان لێبێ و ئەم کاتتان باش ئاواتم لە پرۆگرامێکی تری کاندید و خەڵک لەگەڵتانم. پرۆگرامی ئەمڕۆی کاندید و خەڵک لەگەڵ کاندیدی ژمارە 16 لیستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستان خات و شادیە ئەحمەد ناسراو بە شادیە ڕێعایە. لەگەڵ خات و شادیە لەگەڵ خەڵکی شاری کەرکووک و دەنگدەراندا گفتوگۆ دەکەین لە یەکێک لە بازاڕەکانی شاری کەرکووک و پرۆگرامێکی باش تۆمار دەکەین. شادیە خان سڵاوت لێبێ چۆنی؟ باشی تەندروستیتان چۆنە؟ مەمنونم زۆر زۆر سپاس دەکەم. ئامادەی بێکەوە پرۆگرامێک بکەین ئەمڕۆ؟ زۆر باشە با بڕۆین. زۆر سپاس شادی خان کە پرۆگرامەکەت قبوڵ کردە. سپاسی بەشەکەم سەلامەت سپاس عەزیزی من قوربانی. شادی خان ئەم پرسیارەم لە هەموو کاندیدەکانی تر کردووە. نێوان لەگەڵ شۆفێریان چۆنە؟ وەڵڵاهی حەزم لە سیاقە نییە، یعنی خۆم بەس هەموو شتێکی لێزانم، حتا علاماتی مرور و عەتەڵی سیارە هەمووی لێزانم. حەزم پێ شۆفێری بکەم. بەڵێ باشە ناترسی بۆ لە نێو سیارە لە لێخوڕین و شت ناترسی؟ وەکو بڵێ خۆم لێ خوڕم؟ نانا کەسێک بۆ تۆ لەگەڵ منی ئەمڕۆ نانە من لەگەڵ مناڵەکان لەگەڵ باوک مناڵەکان بۆ با بڵێن بۆ دەرەوەی شار لە سلەیمانی هەولێر لێ ئەخورن زۆر نۆرمەڵم، بەس خۆم کە بۆ شۆفێری حەزم لێ نییە. سەنێ وتی باوک مناڵەکان فێر شۆفێری بێتەوە مدیر دایرێ با هیمبی ئەمودنا کوڕەکە هەیە لەخوا بەزیێت نامێ. لەشت ساغ بەدیا شادیە خان چۆن بۆ بڕیارتدا خۆت کاندید بکەی ببیت بە یەکی لە کاندیدەکانی لیستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستان؟ بەڵێ من لە 94 با بڵێن مۆزەفی حکومەتم، خدمەتێکی باشم هەیە، توانیم یعنی با بڵێن متمانەم بۆ خۆم هەیە، توانام هەیە، خاصەتەن لە بواری ڕێعایە کە ئیشم کرد ئەم 3 ساڵە زۆر شتم بینی، زۆر شت با بڵێن کەمە کورتی تیا هەیە، زۆر شت ناحەقی تیا مەزڵومی تیا. حەزم کرد کە خۆم کاندید بکەم هەندێک شت هەیە بیگەێنم، متمانەشم بە خۆم هەیە با بڵێن موئەهەلم، وتم ئیتر زارێکە و فرێدی. ئینشاڵڵا زارەکەت بەختت بۆ ئەهێنێ و زارێکە فەرەداوە ئینشاڵڵا ئەبێتە زاری بەختی باڕێستان. کاندیدی ژمارە 16 لیستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستانی خات و شادی ڕێعایە هەمومان بۆ تۆمان ناوە تۆمان ناستیوە کە لە فەرمانگەی چاودێری کۆمەڵایەتی کەرکووک خزمەتێکی زۆرت بە خەڵکی کردو بۆ کەسانە کردووە کە موچەی چاودێری کۆمەڵایەتی خود ڕێعایەیان هەیە. باشە ئەوە چه هەستێکە بۆ تۆ کە ئەبینی هاوکاری ئەم چینەی کۆمەڵگاکەی بەردەوام؟ خات و ئاوات خۆتە زانی یارمەتی هەژار و فەقیر هەستێک وەست ناکرێت، خاصەتەن ئێوانی ئێمە کە دێنە لای من جاران ئەمان بیست ڕێعایە ڕێعایان وەز ڕێعایە ئەوها ڕێعایە کە لەناو ئیشەکە نەبی نازانی هەستی پێ ناکەیت. حەقەت کەسانی وا هەندێن وڵات ڕاستە مەبلەغەکەیان کەمە 125,000، بەڵام ئەو 125,000 بۆ ئەو ئافرەتە زۆر شتێک گرنگە، زۆر شتێ بەرزە. دایمە بنی شێرە پرسم هەنێک کەس هەن پێیان ئەڵێم وا بڵێن لە دەرەوەی شار لە دەوروبەری شارەکە ژیاون، وتومە پێ ئەم 125,000 بەشتان ئەکا وتێتی بە زیاد شەوە لەبەرەوەی لەوە باشترە دەستمان پانەوەکەین یاخود سواڵی پێ سوال بکەین بۆ دابینی ژیانمان. یعنی ئەوانە زۆر شت هەیە، نمونی ئەوانە زۆرتر هەیە وەسف ناکرێت. خۆی بەعام ئیشەکە ئێمە ئینسانیە، تەنێ زیاترە ناویان بێحتیکاکە لەگەڵ یا مباشر بێت ئەو کاتە بە ئێش و ئازارەکانیان هەستەکەیت. شادی خانە هاوسەرگیریت کردووایە؟ بەڵێ لێبەشتاڕێزان بۆ هاوسەرەکەی سپاس دەکەم. ئەوش کەسێکی دیارە خۆش لە بوارەکی خۆیان خزمەتێکی باشی کردو بە خەڵکی شاری کەرکووک. چەند منداڵت هەیە شادی خان؟ من 3 منداڵم هەیە، 2 کوڕ و کچێکم هەیە. کوڕە گەورەکەم مەحامیە هاوسەرگیری کردو، 2 منداڵمان هەیە. بووی بەنەنە؟ کوڕە بچووکەکەشم 3 ساڵە خەریجی ئینگلیزیە بەکەلۆرێسی هەیە، کچەکەشم 4 ئەدادیەیە. شادیە خان باسێکی کارنامەی خۆتمان بۆ بکەم. باسی ئەوم کرد کە شادیە خان لە ڕێعایی کەرکووکە خزمەتێکی زۆری کردووە. ئەگەر خات و شادی ڕێعایە بچێ بۆ پەرلەمان لەوێ چی بۆ خەڵکی کەرکووک دەکات؟ لەوێ چی بۆ
ئەو چینەی کۆمەڵگاکە کە لە ڕێعایا خزمەتیانی کردو. بەڵێ ئێمە ئیشەڵڵا ئەگەر خزمەتمان بوو بچوومە بۆ پەرلەمان یەکەم شت خزمەتی ملەتەکەمانەکەین بەبێ جیاوازی خاصەتەن باڵێن بە تایبەتی خەڵکی کەرکووت نەک لە بواری ڕێعایش هەڵبەتە لە بواری ڕێعایە پیاوانش یان گەنجەکانمان ئەو کەم و کورتی کەوا دەرحەق بە کەرکوو گەکرێ هەوڵ بدەین ئەوانەشینکەی کە موازنەی محافەڵاتە درێ کەرکووک کەمە بتوانین ئەوانە هەوڵدەین بتوانین گەنجەکانمان بگەینین ئێمە لەبیرمان نەچێت سەرۆکمانش گەنجە ئەبێ یعنی زۆر زۆر لەسەر گەنجان ئیش بکەین بیانگەینەوە ئاواتێکی خۆیان بەبەستیانێ زۆر بابەتمان هەیە کەوا بتوانین ئینشەڵڵا لە توانامان بێت ئینشەڵڵا هەر ئەش بێ کە گەیشتمانە پەرلەمان زۆر شتەکان بتوانین حەلیکەین بە یاسا ئێمە خوا لای خۆشبوو مام جەلال سەرۆکی هەمومانە قائیدێکی ملەتێکە لەسەر ڕێبازی مام جەلال ئێمە ڕێئەکەین کە دەستکە گوڵەکەیە ئێمەمانێ ئەو دەستکە گوڵە زیادکەین نەکەمیکەینەوە مەبەستمان ئەوەیە ئینشاڵڵا کە ئێمە چومان خزمەتی هەژارانەکەین خزمەتی گەنجانمانەکەین خزمەتی ئەو میزانەی کەوا بە حەق کەرکووک نەدراوە ئیشکەین لەسەر مادەی 140 هەتا ئێستا ئیش نەکراوە یاخود نەگاتە ئەنجام هەڵبەتە ئینشاڵڵا کەسانی باش بگەین بۆ ئەو مەبەستە ئەوانە دابینکەین پەیوەندیتان لەگەڵ کاندیدەکانی ترا چۆنە پەیوەندی تند و تۆڵ و گەرم و گۆجیانی هاوکاری هەیە لە نێو کاندیدەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان هەر هەمومان براوخشکین پەیوەندیەکی جوانمان هەیە کە کوشتمان کۆبینەوە بە ڕۆحێکی زۆر سادە و پاک هەمومان لەگەڵ یەکتری مامەڵا ئەەکەین ئێمە بەبەستەکەمان لیستەکەمان بەبەستمان حزبەکەمانە سەرکەوێ یەکێتی کە ناو کەرکووک ئێمە ئەزانین چەند خەڵکی ترمان هەیە کە دژایەتی ئێمەکەن ئێمە ئەگەر یەک ڕۆح و یەک دەنگ یەکێک هاوسنگ نەبین ناتوانین بگەین ئێمە کاندیدەکان لەخوا بەزێت هەمومان یەکێک باشترین هەمووی براوخوشکێکین بە تەنانەت ئێوە نازانم چەندێک ئێمە تامینەوە کە کاندیدەکان ناسێنین کە کەرنەڤاڵێکەکەی هەمومان بێک ڕۆحێکدا نەشین بە یەک زۆر جارگانی هاوکاریشمان بینیوە لە نێوان بەڵێ نیشتیمانی بەڵێ خاتە ئەو قسانەی کە ئەکرێ بۆن لە نێو هەندێک حیزبە دووبەرێکی لە نێوان کاندیدەکان هەیە ئەوە لە نێو کاندیدانی یەکێتی نیشتیمانی کوردستان جێ قبوڵکردن بەڵێ ئێمە زۆر جا کە کاندیدەکان کە تەلەفۆنم بۆکەن خۆتە زانی خات و ئاوەر ئێستا لە ناو کۆمەڵگا با وای ڕێعایە بۆ چوو ئەچیت کەم دەرامەت و نەبوونی ئەو شتان هەموو ئەڵێ ڕێعایەمانەوێ زۆربەی کاندیدەکان کە تەلەفۆن بۆ منەکەن قەناعەت بە ڕۆحێکی زۆر سادەوە جوابشیانە دەمەوە و ئەو نەتیجێ ئەوان شوێنێ پیان لێم بە حاسی بەش بۆیان لێ دەم و پیاڵێم کاکە ئەو جواب خەڵکەکەەوە بدنەوە بدنەوە یاعمە بەبستەوە ئەگەری ئەنسانێت تر بواە کە خۆی لە ڕێعایە جوابی نادەوێت من بۆچی جواب ئەم خەڵکە بدەم وایە نەوەڵام من مەبەستەکەم ئەوەیە یارمەتی هەموو خەڵک بدەین یارمەتی کاندیدەکان شمانەدەین لەبەرەوەی لیستەکەمان سەرەکە هەر کامێکمان هەری کامێکمان دەنجێک زیاد بینەوە بۆ لیستەکەمانە حیزبەکەمان بەرزەوە بێت شادیخان چەند ساڵە لە ڕێعایا خزمەتی خەڵکەکەی من لە 94 تەعینم 10 ساڵ خزمەتم لە دەڵانی اجتماعی هەیە 19 ساڵش لە عەمەل و تەدریب میهەنی کاری پیشەیی هەر لە وەزارەتی کاروبار و کۆمەڵایەتیە 19 ساڵ لەوێ مدیر حسابات بووم بۆ 4 قسم با بڵێم ئیتر دواتر بووم بە مدیر ڕێعایەوە 3 ساڵشە لە ڕێعایم 3 ساڵم تەواو کردووە بەڵێ زۆر باشە ئەو کارانی بۆ من لە ڕێعایا پێویستە بکرێت یاخود ئەو مهماتانەی کە بۆ کەسێک شمول ئەکات کە لە ڕێعایی هەبێت چیە لە ئێستادا ئەوانەی کە مەشمول بن بە ڕێعایە ئێمە لەگەڵ ڕێعایە پیاوان جیاوازی هەیە نەک جیاوازی کە یاسا و یان هین ئەوە شتەکان بڵین ئێمە یە گوزارەیەکی نێک هەیەکین بەڵام ئەوان دوو بابەتیان هەیە کە عاتڵ عەمەل یاخود معوق بێم ئێمە بنسبەی ئافرەتان 11 بابەتمان هەیە لە بێوەژن لە متەڵەقە لە ئەرمەڵە لە مەهجورە لە یەتیم لە فەتات عەزبایە کە قەیرەکەس شوێنە کرد بێ یاخود کە مەهجورە کە پیاوەکەی تەلاقی نەدا بەڵام مەسروفی ناکەم یاخود ئەوەی کە پیاوەکەی سزنە خۆی شمنێ کاتە پیاوەکە لە سزن دەرەجێ هەتیوش مەبەستەوەی باوکەکە مردبێت دایکەکە شووی کردبێت هەمان 18 ساڵ
کچە شوینە کردووە کەسی نییە عالی بکەیان پارۆشتی بۆ بکەم هەژمانە معوق کە لە 1970 هەبێ شەیخ و خەشمان هەیە 55 ساڵ بەبان بێ شوملیەکە بەڵێ کەواتە بۆ نەک ئەگەر کەسێک تەمەنی لە خوار 18 ساڵی شەوە بێت شملی ئەکا لە لای ئەوە بێ سەرپەرشتیارێکی ئەگەر معوق بێ بەڵێ شملی ئەکا لە 1970 تحویلی لژنە طبیەکەین لژنە طبیەکەش لە 1970 ئەداتێت ئەوە شملە بە بەریایە باش ئەی بۆ ئەو کەسانی بۆ نمونە هاوسەرەکانیان کۆچی دوایی کردووە یاخود بە هەر حاڵەتێک بێتن کە جیابوونەتەوە ئێستا بێ هاوژینن باشیان لەگەڵا مناڵەکانیان تاکو تەمەنی چەند ساڵی بۆ هەتا 18 ساڵ بەبانی ترش منیان ناکە بەڵام من حەیان پێدرێ من حی توڵابی پێڵێن ئەوەی دراسی پێڵێن ئێمە وزارەتی کاروبار و کۆمەڵایەتی لەگەڵ وزارەتی پەروەردە تەنسیقێکیان هەیە ئەو کەسانەی کە مناڵەکانی 18 ساڵ بەبان بێ باڵیان لە زانکۆ بیان لە پەیمانگا بێ ئەوانەی زانکۆ پەیمانگا تەخفیزاتیان بۆ کریکە لە ئەهلی بن ئەوانشی لە حکومی بێت تەبعاً مانگانیان هەیە لەم لابڕی لەم لا دایپیان یعنی شتێ زۆر جوانەکە وزارەتی کاروباری کۆمەڵایەتی تەنها وزارەیە لە ناو عێراق کارێکی زۆر جوانەکە لەم لا سلفە بە گەنجەکان ئەدا لەم لا سلفە بوانی کەریعایەن کەمە پێویستیان بە سلفێ مەشروعێ بکەنەوە سلفیانەداتێ لە 10 میلیۆنە تا 50 میلیۆن دەت بێ بەرامبەر کۆمەڵێک جۆری سلفە هەیە بۆ منە سلفەی خانوبەرە هەیە سلفەی زەواج هەیە سلفەی دروستکردنی پرۆژەیەکی کار هەیە لە ئێستادا لە عێراقدا کام جۆری سلفە لە ئێستای کاری پێدەگرین بۆ منە ئەتوانی زۆر بە ئاسانی سلفەی پێوەرگری کامیان ئێستا هەیە بەڵێ بە نسبەی وزارەکەی ئێمە کە سلفەکە ئەدە بێ بەرامبەرە من بەڕێی خۆم وزارەکەی مە سلفەکانی نەجاحەتی هێنا لەبەرەوەی زۆربەی خەڵکەکە حەزی بە فایز نییە ئێمە فایزی تیان نیە یەکەم ساڵاکەش بۆ خۆیەتی خلال 5 ساڵ ساڵانە ئەتوانی بیداتەوە لە ئێستا هەیە ئێستا حالیان لەبەرەوەی بانگەشەوشتە و انتخاباتە ڕاوەستە نەک بانگەشە پێش بانگەشە بەڵێ هەبوو ئەوە شیریش و خانوبەرەش هەبوو نه خانوبەرەمان نییە بەس مەشروعەکە مەشروعێ بۆ خۆت دائنی ئەتوانی نیکی بەڵێ چەنە بڕاکەی بۆ بە پێ مەشروعەکەی بە پێ مەشروعەکەیە 10 میلیۆن تا 50 میلیۆنمان هەیە ئەو 50 میلیۆنەش مەرجیتیە هەیە مەرجەکانشی ئەوەیە با بڵێن ئەگەر تۆ 20 میلیۆنت سەحب کرد ئەبێ یەکێک هەبێت لە ضەمان اجتماعی نایبنووسی ئەگەر سیت وەرگر بێ سێ عەمەلەیە ئیتر بێ ضەمان اجتماعیەکەی بدێ ئەوە هەم بۆ خۆت باشە هەم بۆ عەمەلەیە باشە گەنجێک تۆ لای خۆت مەشروعەکەت دانی ضەمان اجتماعیەکەی دەیت ئەو ضەمان اجتماعیە زۆر سوودی هەیە ئەگەر ڕێم بدەن قسە بکەم لەسەریە ئەوش بۆ گەنجەکانمان زۆر سوودی هەیە ضەمان اجتماعی ئەتوانی خۆت لەلایەن لینکێکمان هەیە مشارەکەی تێکی مانگانە خۆتی دی ئەوە بۆ مستەقبل بۆ ئایندە ئەگەر تەعین بوو لە هەر شوێنێک بی ئەتوانی ئەو خدمەی لە ضەمان اجتماعی بکەیتە سەر و خدمەی دایرەکەت پارەکەی داوە بڵێ وەکو تەقاعودێکت داوە ئەوە ئەتوانی بەفەنە با بڵێن ئێستا بۆ نمونە شەرت نییە گەنج با بڵێن پیاوێک لە تەمەنی بڵێن لە خدمەی 12 ساڵی هەیە ئەگەر ضەمان اجتماعی هەبێت ئەتی ئەو 3 ساڵە لەوە دەرەکە ئیکاتەبان ئەو خدمەی بە 15 ساڵەکە تەقاعود دەبێت بەڵێ ئەگەر هەش بێت مەثەلەن تەعین نەبوو بێت هەر زەمان اجتماعیکی داوە مشارەکەی کردو اشتراکاتی مانگانی داوە گەیشتە تەمەنێکی 60 بەبان بڵێن ئەوش موچەی تەقاعودی خانشنی بۆ برێتەوە لە دایری ضەمان اجتماعی زۆر باشە دەست خۆش بە شادی خان ئەمەشەی پرۆگرام لێرە کۆتایی پێدێنین بەشەکەی تر ئەچینە نێو خەڵک و لەگەڵ کاسبکاران و خەڵکی نێو شاری کەرکووک و سوودۆ دەست خۆش. هەڵبژاردن نزیکە ئەو پەیامتان چییە بۆنی هەڵبژاردنەوە؟ وەڵا پەیامانەوەی ئینشەڵا کورسەرەکەوێ و هەر کورد بێتتر هەموو هەسڵ بۆ کورد دەدەین خۆ هەموو ماژەڕۆی بۆ دەنگدان هەر کەسی ئەو لایەنە گەرەکە ئینشەڵا سۆتی بۆ دا و ئەوەیکی خزمەت خەڵکی کردوێت زیاتر وانە ئەم بازی شادیە ئیشی کردە بۆ خەڵک من وەلو ئیشت بۆ من نەکردە بەس بۆ خەڵک کردێتی فەرقی چییە؟ ئەوانە ئینشەڵا سەرکەوتووە ئەوەی لێم کاتە دێ بۆتانەکەی وانە لەسەرە بە دەنگدان ئەوانە زیاتر دەنگدان زۆر گرنگە خاستن یەکێتی بێ پارتی بێ هەر کورد بێ باشیت وانە ئێمە یەکێتیمانەوێت ئەزانم ئەخە هەیشێ پارتیە
هەژە باردی خۆ هەر هەمووی سەڵ بۆ یەکێتی نادا وانە مهم کورد بێت کورد شتێ باشە دەست خۆش بە زۆر زۆر سپاس چۆنی کاکە سەلامەت بێ شادیەخان کاندیدی ژمارە 16 لیستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستانە خزمەتێکی زۆری کردووە لە بەشی چاودێری کۆمەڵایەتی خۆت ڕێعایی کردووە تا چەند ئامادەن ئێوە هاوکاری بن و دەنگ پێ بدەن وەڵای ئینشەڵا هاوکاری بین ئینشەڵا من ڕاوشتمان نییە بەس ئافرەتە دیاریش کردو بۆ خەڵکو بۆ خەڵکیش زۆری کردووە و ئینشەڵا سەرکەوتووە بێ ڕعایەت نییە نەبەخۆ تەقدیم من نەکردووە نەوەڵە شاگردشم بەخۆ شاگرد چایخانە قەیچێکە ئینشەڵا بۆ دەکەین تەقدیمم کردووە بەس ناوم نازانم نهاتتەوە نهاتتەوە کەشت بۆ ناتوە لە هاتە ماڵمان لژنت بۆ هاتووە هاتە ماڵمان کێشەمان نییە کێشەمان نییە بۆ یەک جادێت بەس ئەوەی ئێوە لەبەر میزانی مسادەق نەکراوە پارە نەبوو بۆی شەکاتە ڕاوەستە بەس ئینشاڵڵا دنیاتانەکەم لە دوای انتخاب ئەگەر نەبێت لە 100 دوای سەرساڵ ئەبێ لەبەر ئێوە لەسەر پارەکە ڕاوەستەوە باشە دەستەکانت خۆش بێ دەست خۆش بێ مەمنون بەڵێ منیش کوڕێکمە خەنینی تەواو کردە ئێستا لەو دەکرێ چییە ئەلەم سوقەکانە لای سوقەکان موازغیدایی ئیش ئەمەلە ئەکا بەڵێ ڕێعایی نییە بەس معاملەی کردووە و معاملەی کردو کەشی بۆ هاتووە باوەڕ ناکەم ئەگەر کەشی بۆ نهاتوێ کەشفەکەی بۆ نێرین بۆی تەواوەکەین ئەگەر چی نوقسانی شێ بێمە بۆ یەکەین ئینشاڵڵا یەکەی وەڵام محەممەد غازی نووری دوای ڕقەمە تەلەفۆنەکەم تەدەمێ بە ڕقم بە مۆبایلەکە کارتی نیشتیمانەکەیم بۆ بنێرە لە حاسبێ دەمزانم چۆ ڕاوەستەوە ئیشەڵا بۆی تەواوکەم لە خزمەتتان لە خزمەتتان ئیشەڵاشین بۆ هەڵبژاردن ئیشەڵا دەرەچێ بە سەرچکم خزمەت بە شەرجە خزمەت ئینسانەکە خزمەت خەڵکەکە ئیشەڵا دەرەچێت سەلامەت دەستان خۆش بە مەمنون مامەجان چۆنی کاکە باشی خەڵکی ئێرەی باشە پێیانتان چێ بۆنێ هەڵبژاردنەوە بۆ گەنجان وڵا پەیامی ئێمە وازحە پەیامی یەکێتی نیشتیمانی کوردستانە ئێمە هەموو کەرکووکێکی دڵسۆز ئەبێ پەیامەکەمان پەیامی یەکێتی بێ لە ناو یەکێتیشە ئەلحەمدولیلا ئەم جارە کۆمەڵە کاندیدێکی زۆر باشمان هەیە کە یەکێ لەوانە خاتوشادیە جێ شانازی ئەمە بەڕاستی پێش هەڵبژاردن پێشەوەی مناسەبەی هەڵبژاردنەوەوانە هەبێ خاتوشادیەیەکی وەلەوانەی خزمەتی کردووە ئێستا خزمەتەکەی کارێوە کە ئێمەی گەنجی کەرکووک ئێمەی جیلی فەقیر و هەژاری کەرکووک بەڕاستی پێشتر چاو لە دەستی ئەوان بووین ئێستش شانازیان پێوەکەین کە خۆیان کردو ئێمە یەک ئەرکمان لەسەرە ڕۆژی دەنگدان دەنگدەین بە خەڵکە باشەکان بە حەق کە خاتونی ئاوها و خەڵکانی ئاوایەکێتی کاندیدی کردو ئێمە بە شیاوێ زانین چێتە شوێنی باشتر ببێتە ئەندام پەرلەمان و لە بەغا ئەم جارە دیفاع لە ئێمە بکە ئێمە داواکارم لە هەموو خەڵکی شاری کەرکووک بەگشتی و بە تایبەتیش لایەنگران و ئەندامانی یەکێتی و خەڵکە دڵسۆزەکەی کەرکووک ئێمە خەڵکی نادڵسۆزمان هەیە لە کەرکووک بەڵام بۆ خەڵکە دڵسۆزەکە داواکارین دەنگدەن بە خاتوشادیە و بە کاندیدە دڵسۆزەکان یەکێتی ئێمە تەحتی دیوانەکەین بڵین تەنها خاتوشادیە بەڵام من بۆ خۆم یەکێکم لەوانەیە کە ئیشوکارەکانی ئەمە بەدڵە بەڕاستی پێش هەڵبژاردنیش چۆنی مامە باشی ئەحواڵت سپاس دەکەم باشی ئێوە تا چەند ئامادەن بۆ هەڵبژاردن ئێمە هەر ئامادە بووینە و ئامادەی شەبین هەر ئامادە بووینەوە ئامادەی شەبین هەموو کاتێ ئێمە یەکێتی بووینە و دەنگدەری یەکێتی بووینە و کەس و کارەکەم و من وەکو خۆم شخصی خۆم پیاوێکی وەکو بابلی دەمسپی زەنگنا وەکو بنەماڵە دەمسپی بدەیەکم دائیمەن من بە زیاتر بە دوای ئەوانەیە ئەگەڕیم کە ئیشوکاری خەڵک و فەقیرەکەن ئەم خاتوشادیە ئەمە من لە زۆر کۆباوکی مەناسی بە ڕەحمەت بێ ئێستا خۆی کەسێکە من بەوە ناوم ناوە پێڵێم دایکی هەژاران بۆچی ئەوەی کە ئەچێتە دایرەکە ئەوە ئەچێ ئیشوکاری یەکپێک بە تەمەنەوەکو منە ناتوانێت ئیشکە ئەم ئیشەکەی بۆ جێبەجێەکە هەستیە لەبان مێزەکە دەستی ئەگرێ ئاوێکی ئەداتێ ئەو جا ئیشەکەی بۆ بەڕێەکە ئەگەر لە لای خۆشی نەبێ ئەچێ لە دایرەکە لە ژوورەکان ژوور بە ژوور بە دوای ئەگەڕێ و ئیشەکەی بۆ جێبەجێەکە ئەمە یەکێکە لەوانە کە ئیشکەرە بۆ هاوڵاتیان بۆ شارەکەمان بۆ شاری کەرکووک جگە لەوەیش دڵسۆزێکی یەکێتیە من ئەلێرەوە ئەڵێم دەنگ بدەن بە کەسێک بە کەرکتان بێ دەنگ بدەن بە یەکێک دایکی هەژار و فەقیرەکان بێم یارمەتی فەقیر بدە دەست خۆش بە زۆر زۆر سپاس شادی خان تا چەند دڵخۆشی دابینی خەڵکی شاری کەرکووک
خەڵکی شۆرجە ئەو کەسانی کە سوودمەند بوونە خود ڕۆژێک لە ڕۆژان بەڕێستان کارێکتان بۆیان ئەنجامدا ئا بۆ شێوازەوەستی بەڕێز دەکەن فەرمو وڵای خات و ئاوات شخصی ینی وەصفێک یان چەنە وەصفی کەم هێشتا کەمە لەبەرەوەی ئەم خەڵکە پاک و سادەیە کە دێتە بەرامبەرت کە مەدحتەکە ئەوە هەر شانازیەکەەوە هەر هەستەکەم بردوومەتەوە ئەگەر سەرش نەکەم بۆ پەرلەمان ئەم هەموو خەڵکە کە مەدحی منەکات ئەو هەموو خەڵکە کە دەستخۆشی منەکات ئەوە هەر براوەیەکە بۆ خۆی زۆر دڵخۆشم پێ لەبەرە ئەمانە ڕاستگۆن و سادن و پاکن درۆیان لا نییە ئەزانن چۆن قساکە عین متمانم پێ بڵم دەسە تاسەتە پێیان ئەوە مای دڵخۆشیە بۆ من لە ساغ بەدیخوا بەڵێنی چیان پێدەی لێرە بەڵێنیان پێدەم ئەو کێشانی کە خۆیان هێناوری ئاەت زۆربیان دای ڕعیان کرد کە کێشیان هەبوو حەدیکەم بۆیان ئەوەشی بە من بکری ئینشاءڵڵا قسوری بۆیان نەکەم لەبەرەوەی ئەم جۆشەوەڕۆژیان کە هاتنە بەرامبەر من قابلی ئەوەی من ئیشیان بۆ بکەم ئەوانەی کە خۆیانەوە زیاتریان بۆ بکەم ئینشاءڵڵا خۆش بێت چاوم ڕێستانێ ئەمەکەنجیان خاتو شادی کاندیدی ژمارە 16 لیستی 222 خاتو شادیان ناسی؟ نەوەڵڵە لەیراناسم نەوەڵڵە سەرچاوم ئێمە ئامادەین بۆ مشتێ ئامادەین دەنگێ دەینێ ئیشاءڵڵا بە حەول خۆتی خوا خۆمان جەلالین هەدەنگە دێنێ کێتی کاکەین بە دەنگ نادێنە ئینێتر ئەرە وەڵڵا ئینشاءڵڵا خۆش نانە مەهای لە خزمەتی وەڵڵاهی داواکارم لەخوا بە زیاد خۆمە تەقاعەت و داواکاریم لێ نییە نەوەڵڵا خۆشت نەوەڵڵا مەمنونم وەڵڵاهی بە گەنجەکانەرن دەنگ بدەن دەنگ بدەنە حەق وانە دەنگ دەنە ئەوەی کەوا یەکێتی ئەوە ناڵێم سلام علیکم چۆنی کاکە باشی سپاس دەکەم بەڕێزی زۆر سپاس ئەوش بەخێر بێن دوکانی خۆتان بەڵێ ئازاد چۆنە وەڵا باش نییە باش نییە بۆ باش نییە وەڵڵاهی ئەمەم بێ موچەی و ئەمانە هەمووی کاری کرۆتە سەر بازار و ئەوانە دەی ئیشاڵڵە باش ئەبێ لەشتان ساغ بەدیە خەڵکی گەورە ڕسکی حەڵاڵتان پێ بدات یا ڕەبی زۆر سپاس هەڵبژاردن نزیکە پەیامتان چی وەکو خەڵکی کەرکووک وەکو کاسبکاران وەکو دەنگدەرانی کەرکووک وڵا تەبان کەرکووک تایبەتمەندی خۆی هەیە ئێمە داواکەین لە هەموو خەڵکی شاری کەرکووک بە گروتینەوە بچنە ئینی دەنگدانەوە بەشداری بکەن خاستن لە گەنجان و ئەوانە چونکو شاری کەرکووک تایبەتمەندیت خۆی هەیە و دەنگ بدەن بە لیستی 222 باڵێن بە تایبەتی کاندیدی ژمارە 16 شادیەخان بەڕاستی من خۆم چوو مەسەردانیم کرۆل دایری ڕعاە بەهۆڵ ئەو خەڵکە فەقیر وەژارەوەیە زۆر عنی خەڵکە ڕەشوروتەکە کە ئەچن ئەم ڕعایان بۆ دەرەکا و هاوکاریانەکە و عنی بەڕاستی من لە خەڵکم بیستووە زۆر هاوکاری خەڵکە و هیوادارم سەرکیەوە و دەست متمانەی خەڵکی بەدەست بێنێ ئینشاءڵڵا سەرچاو بەخێر بێن بەڕێزن من ئەم قسەیە حەقەکە من هاتوومە بۆ ئێوە بۆ ڕعاە یعنی بەڕاستی بینیومە ینی بڵێ کە ئیشت بۆ خەڵک کردووە خەڵک بە هەمووی ینی ئەچێتم دایرەیەک بڵێ مەدوور دایرەکە کەس نابینە تۆ دەرگاکەت کراوە بۆ بە هەموو کاتێ بۆ خەڵکە سەرچاو بەخێر بێن تەندروستیتان چۆنە باش هەڵبژاردن نزیکە پەیامتان چییە بۆ دەنگدەران بۆ گەنجان پەیامان بۆ دەنگدەران و گەنجانەوەی بچن بۆ دەنگدان دەنگ خۆیان بدەن چی کەسە مستحقە بەڕاستی دەنگی پێ بدەن سەکو مامۆستا ناسێ کەسێکی لاتۆ کەسێکی باشە خزمەت بە مەجموعەی خەڵکی کردووە خەڵکی فەقیر و هەژار تەمام خەڵکەکە فەقیر و هەژارەکەیە چاوی لە ڕێعایەکەیە سەماوە خەڵکمانە لێرە ئیشەکەن لە تەمەنێکە ئیشەکەن پارەکان زۆر کەمە مامۆستا پارەکان زۆر کەمە 5,000 وەرگە ڕۆژانە ئەو ژیانی ماڵ کامل ناکات تەمان ئەگەر مامۆستا یارمەتی و کەسانە بدا ئیشێکی زۆر باشەکە ئێمە کوخمان چەکۆری ویسمان بەوە نییە هیوادارین تر مامۆستا کار بەدەست بێ هیچ بۆ دەسانە بۆ گەنجان باچون بۆ دەنگانی دەنگ خۆیان دەنگ خۆیان بدەن بیاکان بە کەسەوە نەبێ من خەڵک شۆرجەم شێوی لەلێ شۆرجە دروست یەکێتی ناشرینکەن هەم یەکێتی ناشرینکەن هەم خەڵکەکەی ئەم متقیان ناشرینکەن ئەمە خۆمە خەڵکان ناسیکەین ڕەمزی یەکێتیە
تو بۆچی تێ بەناوی منەوە قساکەی بەناوی منەوە قسە مەکە بۆت نییە بەناوی منەوە قسەکەی منەوە تۆ خۆم شخصی خۆم موجود قساکەم وانە بەناو خۆمەوە قساکەم بەناو کەسوکارێکی خۆمەوە بەناو گەڕێکی خۆمەوە قساکەم ئینشاڵڵا ئەم پەیامە تەگەیەنین ئەم کێشێش چارەسەر بکەین هیواداری بگەێنە ئینشاڵڵا تاکی دەیگەین هیوادارم زار چکەم بۆ ئێمە خەڵکەکانە ناسین خەڵکێرەنین تو بۆ دێ بۆێرە کاکەم بەڵێ وایە بۆ دێ گەڕێکی خۆت بیکە وانە من پێویستم بە تۆ نییە بەڵێ وایە من ناشرینکەی ناشریش نامم بۆ بە حیاتی ناشرین نەبێتی ئینشاڵڵا یەکێتی سەری بەرزە ماسە من توێن تەلەفۆنم بۆ تۆ لە منطقەیەکی ترە لێ ڕێز بێ بۆ جەماعەت ئەلە شۆجارە بە خێرەتی هەرماوە حیفی نەکرد من ناشرینە ئەو لەسەر من حسابە شۆرجە یعنی یەکێتی شۆرجە خەت ئەحمەرە با بڵێن بەڵێ بەڵێ ئەوەی شۆرجە کردێتی مستحیلە هیچ لایەنێک کردی بێت خەتی سوورە شۆرجە چی قوربانی داوە چی قاعدەکانمان چی سەربەرزەکانمان هەمووی لە شۆرجە و دەرچوو کە ئەڵێن شۆرجەی تر تەواو بێگومانەوە شتەکە دیارە مەبەستم چییە من بەستم بۆ کەسانەیە چکۆ لەسەر من حسابە ئەلە شۆرجەیە شۆرجەیش نییە ئەوە شۆرجێ شۆرجەین بە پەنجە دیارە حسابە کرد بە شانازێڵێن بە سەربەرزیەکەڵێن ئێمە شۆرجەین تێکدەرە مناڵێکە مامۆستا مناڵێکە تەمەنی 15 ساڵە 14 ساڵە دەمانچێکی پێەیە ناڕاست من 22 ساڵە داوامەکەم دەماشێکم نییە هەڵشی ناگرم ڕاستەکەی دەست خۆش تۆ ئێمە بگەێنە ئینشاءڵڵا پەنا بەخوا کارەکەی خۆتی چییە؟ ئینشاءڵڵا وەڵڵای ئینشاءڵڵا بەردەوام هەنە کەسێ دیارە هەنە کەسێ دیارە بەڵێ حاڵیان فەقیرە بنەماڵی یەکێتین بنەماڵی شەیشن وایە بنەماڵی شەیدن ئەوە لەسەر ئێوەیە ئەوی شە بکەن وەکو شخصی ئێمە ئیشمان بێەوە نییە پەنا بەخوا ئێمە ئیشمان بەوەیە دەنگمان پێ بدەن بۆی بتوانین بگەین بۆ عیلانە زیاتر هەڵودین ئیشە ئێمە ئەو کەسانانە بژین کە شایستن باشی ئەحواڵت چۆنە مەمنونم سپاس دەکەم تۆش خەڵکی ئێرەی وایە بەڵێ خەڵکی شۆرجەنە خەڵکی شۆرجەی ئامادەن بۆ هەڵبژاردن زۆر 100% ئینشاءڵڵا پەیامتان چێ بۆ گەنجەکانن ئێمە هیوادارین خەڵکەکە بڕا گشتی دەنگ بدە لەبەرەوەی کاتێکی خۆشە و کاتێکی تشتی وا نەبووە حەزەکەین لێراکە یەکێتی کورسەیە زۆر بێنێ لەبەر ئەوەی نەتەوەی تێ عارەبی تێ تورکمانی تەیە مەسیحی تەیە هەموو شتێکی تێیە لەبەرەوە ئێمە حەزەکەین یەکێتی کورسەیە زۆر بێنێ لەبەرەوە زۆرمان پێخۆش خەڵکی شۆرجە پەیامتان چێ بۆ لایەنەکانی ترکە وەکۆم کاکەی ئاماژەی پێکرد شەوان دێن شێوی دێنێنەوە لەم وەڵای گشتی ئاژاوایە قلێکی خەڵکی پەنجالێ قلێ خەڵک فەیلەقە قلێ خەڵک ڕەحیماوەیە نازە هیچی خەڵکی شۆرجە نییە ئەوەی کە دێ ئاژا و مشکیلا ناتۆ هیچی شتەکە دیارە ئاشکرا ڕوونە مامەستا شەو ئەگەر خۆت یەک شەوێ بێ لە خۆت پیشان نەدەی ناو سیارەکە دانشێ ئێمە شەو وەزع لێ ڕووی داوە قەستم بۆ خۆیان مەگەر ئەو شتم لە غەزە بینی بوون هێز هاتوو ئێرە هێزێک هاتووە لە خەیاڵیە من گەڕەکەی خۆم لە بەرچاو کەوت کەش بە قەنەعەت لە خەرەتم دەنگش نادەوە بۆ واکەن یعنی بۆ وانە حەقی خۆتە یعنی بامش گەڕەکەکەی من وەکو گەڕەکانی تری بۆ گڕێ بەغابێ دەست خۆش کاکە زۆر خۆش بێ ئامادەی دەنگدەی پەیامت چێ بۆ دەنگدان بە کورتی بۆ هەڵبژاردن بۆ خەڵکەکە یاخود بۆ کاندیدەکان بۆ خەڵکەکە بۆ کاندیدەکەش بۆ کاندیدەکان هیوادارم ئەو بەڵێنانی کە ئێستایدەن کە گەیشتە بەغدا پەشیمان نەبنەوە لە بەڵێنەکانیان ئەوە یەک دووش هیوادارم خەڵکەکە هەمویان پێکەوە بە گڕوتینێک زۆر بچن دەنگدان بۆ دەنگدان بۆ سندوقی دەنگدان ئامادەن بۆ هەڵبژاردن ئینشاءڵڵا پەیامتان چییە وەکو گەنجانی کەرکووک پێیام لە چی ڕوویەکەوە پێیان بۆ گەنجان بچن بۆ سەر سنووقەکانی ئەکید زەرورە بۆ محافەڵایە بۆ زۆر گرنگە ئەم نەکو بڵین ئەم جارە گرنگە ئەم جارە زۆر گرنگە بێ هەم لە بەغا بۆ کەرکووکمانش لەبەرەوەی ستا محافظمان لە کەرکووک ئێمە توانیمان جارەکەی دەنگ بینین و ئەو بیبینین ئەم جارە تومحمان زیاترایە لەوە ئینشاءڵڵا بلو کاندیدەکان یان داوات لە کاندیدەکانەکان چیتان بۆ بکەن پەیامتان بۆ کاندیدەکان چییە؟ وەڵڵی کاندیدەکان ئێمە وەکو شاری کەرکووک ئێمە چاو لە حکومەتەکەین کاندید ئێمە لە بەغا ئەمانەوێ لە ڕووی قوتی خەڵکیەوە ئێمە خۆتەزانی ئەمڕۆکە گەورەترین کێشەیە بۆ ئێمە وەکو لە ناو دوکانداریان هەر کەسێک چاومان لەوەیە کە ڕاتبەکە بۆ نمونە ئەمە سەرەتا لە هەمووی گرنگترێکایە ئەتر وەکو شتی بەسیت کاندید لە ناو شاری کەرکووک هەندی دەستگا ئەمنیەکان هەیە
حەزەکەین بە قۆتر ببێ لە چاوجاران نەکەم بەس محافظ بۆ نمونە تعیناتی کردی خاص بە بڵێن کردی حکومی زۆرتر ببێ لە ئەندامانی کورد ئەمانەیە چەند شتێکەیەتر ناتوانانی ڕاستە خۆسە بە کاندیدەکان بڵێن ئەمە بەرنامەی حکومەت و بەرنامەی ئەوە بێت خۆتان ئامادەن ئەکید ئینشاءالله ئەکید ئامادەی زۆر سپاس باشی بەڕێزم مامۆستا زۆر سوپاس ئامادەی دەنگدان والله ئینشەڵڵا ئامادەین چی پامێک تێ بۆ خەڵک بۆ ئێمەش کە کاندیدین والله بۆ جەنابێت دیارە ئیش و کارەکانت قسوورت نەکردووە یارمەتی خەڵکی زۆر داوە و ئینشەڵڵا خەڵکیش ئەچێ بۆ سندوقەکانی دەنگدان قسوور ناکەن ئینشەڵڵا ئینشاءالله پەنا بەخۆم ئەم دەنگدانە ئەو دەنگدانەکانی تر نییە چەندێک گرنگە بەلاتەوە واللهی زۆر گرنگە ئینشەڵڵا ئەوەی لە توانامانە بێ و بانگەشی شەکەین بۆ جەنابت و بۆ هەموو کورد بڕە بۆ سندوقەکانی دەنگدان دەست خۆش بە کاکە سپاس دەکەم شادی خان زۆر سپاس کە ئەمڕۆ لەگەڵم بووی سپاس کە پرۆگرامەکەت قبول کرد وەڵامی چەند پرسیارێکت دایەوە لەگەڵمان پەیامی خۆت لە کۆتاییە بۆ دەنگدەرانت و بۆ خەڵکی شاری کەرکووک بۆ کامێرەیە بڵێ سوپاسی ئێوە ئەەکەم بە تایبەت لەبەرەوەی لەبانێ کۆماندوو بوون لەگەڵمان پرۆگرامێکی زۆر جام زۆر بەدڵم بووم هیوادارم توانیمان دەنگبان بگەینین بە خەڵکێکی زۆر لە کەرکووک بە تایبەت پەیامەکەشم ئەوەیە پێیانڵێم دەنگ بدەن ئەم دەنگدانە بۆ ئێمە زۆر گرنگە یەکێتی نیشتیمانی کوردستان تاکە یەکێتیە کە لە ناو شاری کەرکووک مافەکانتان ئەپارێزێم هیوادارم دەنگدەن بۆ هەرمان دەنگش ئەگەر بە تایبەت بۆ خۆم دەم پێم ناخۆش نابێت لەبەرێ من خزمەتی خەڵکم زۆر کرد ئیستا من پێویستیم بە دەنگەکانیانە دەنگدەن بۆ ژمارە 16 لە لیستی 222 هیوای سەرکەوتن بۆ هەمولایە زۆر سپاس بە هیوای سەرکەوتن پرۆگرامی ئەم جارەی کاندید و خەڵکیشم پێشکەشکردن لەگەڵ کاندیدی ژمارە 16 لیستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستان تا پرۆگرامێکی تر و تا کاندیدێکی تر و شوێنێکی تر و بازاڕێکی تر لە نێو شاری کەرکووک هەر شاد بن.